نفرت لە مێژووناکان ئەبیر نەچقلی چاوکان نفرت لە مێژووناکان من ئەمڕۆ بەشداری ئەم خۆشادانم کردووەوە هەموو کاتێکیش لەگەڵ هەموو دەنگێکی ناڕازی بووم نە مامۆستاشم نە فەرمانبەرم بەڵکو دەرچوویەکی دانەمەزراوم کە ماوەی 12 ساڵە خوێندنم تەواو کردووە بەڵام هەلیکارم بۆ نەڕەخساوە ئەم حکوومەتی بێباکە لە ئاسمافی هەموو هاوڵاتیان هەموو دەرچووی دانەمەزراو لە هەمە کات شاداکی دوو قوتابیم بۆیە پشگیری ڕەوای مامۆستایانەکەم و ئەگەر بێت و بایکۆتیش بەم نزیکانە لەژێر زەخت و فشاردا بشکێنرێت ئەوە وەک دایک و باوکی قوتابی ئێمە ئامادەی قوتابیەکانمان بنێرینەوە هۆڵەکانی خوێندن چونکە پێم وایە نەفریا هیچەکەون و لە هیچ تێناگەن و حکوومەتیش ئەوێ بە جۆرێ لە جۆرەکان پینەی ئەم ئابڕوچوونەی پێنجمانی ڕابردووی بکاتەوە کە بەسەر مامۆستایانی هێنا. کەلسم سەباح مامۆستایەکی وانەبێژم 5 ساڵ لەوانەبێژم لە دەرەوەی شارم لە قوتابخانەی تەپەتۆڵەکە هەتا ئێستا مدیرەکەمان ناتۆتە ژێر هیچ فشارێک بۆ کە پەیوەندیمان پێ بکاوە بە ئیجباریە بێدەوام کە لە ژێر فشارە سواسی مدیرەکەشمان داوا لە مدیرەکان نەکەین کە بەردەوام بن لەگەڵمان ناو لە بایکۆت نەکەونە ژێر هیچ فشارێکی حیزبیەوە تا بە داواکاری مافەکانمان نەگەین ئەگەریش بێت و لە ژێر فشارێکە قوتابخانە بکرێتەوە زۆرینەی مامۆستا بڕاتەوە ئێمە مەجبورین لەبەرەوە مافمان نەفەوتێ 5 ساڵەوانە بێژین مافمان نەفەوتێ مەجبورین بڕۆینەوە. بەران سەرجەمشین و نوێژەکان کاسەکارانی خۆشەویست خوێندکاران و گەزوگاری خوێندکاران